دیوانی تەمەن یەکێک لە دیوانە پڕفرۆشینەکان و یەکێک لەو دیوانانی یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی کورد بەڕێز ئەحمەد محەممەدە کە بەشێکی زۆری لێ چاپ کراوە و بەشێکی زۆر لە شیعرە تایبەتەکانی نێو ئەم دیوانە لەلایەن بەشێک لە کەڵە هونەرمەندانەوە کراون بە گۆرانی تایبەت و بە بەرهەمی تایبەت و ئاوازی جوانیان بەبەراکراوە. دیارە لە ئێستاە دووبارە جارێکی تر ئەم دیوانە لە شاری هەولێر بە چاپ گەێنراوەتەوە لە مەراسیمێکی شایستەشە کتێبەکە جارێکی تر بڵاو کراوەتەوە. هاوکارمان گێلان سابر راپۆرتێکی لەم بارەی ئامادە کردووە، بینەرە بین و گەڕێمەوەلاتان فەرمون. عێراق نازناوێکی بە شاعیر داوە بە نزار قەبگۆرانی کوردی ناساندووە و هەروەها بێژەنگنی فەرموو کاک ئەحمەد. تایبەتیم بۆ کاک بوران سابیرکان لە زانکۆی جیهان لە شاری هەولێر بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەر و ڕۆشنبیران ڕێوڕسمێک بۆ بڵاوکردنەوەی دیوانی تەمەنی شاعری ناوداری کورد ئەحمەد محەممەد ڕێکخرا شاعری ناوبراو بە کورساتی ڕاگەیاند. لەسەر ئەرکی زانکۆی جیهان جارێکی دیکە دیوانی تەمەن چاپکرایەوە. تا ئێستا ئەم دیوانە 20,000 دانی لێ چاپکراوە و بۆ زمانەکانی ئیتاڵی و فەڕەنسی و سویدی وەرگێڕانی بۆ کراوە. بڕیاریشە لە داهاتوودا بۆ سەر زمانی ئینگلیزیش وەرگێڕانی بۆ بکرێت. گشتە منم وەرزێ وایە دوور لە خەم و تاڵی ژیان تەنیا گوڵم بناسیایە. ئەمڕۆ بۆ جارێکی تر دیوانەکەم چاپ کرایەوە لەسەر ئەرکی زانکۆی جیهان بە سپۆنسەری زانکۆی جیهان لە ناو زانکۆی جیهان ڕێوڕسمێکمان بۆ کرد. ئەتوانم بڵێم ئەم دیوانە چەندین جارە چاپەکرێتەوە، زیاتر لە 20,000 لێ چاپ کراوە بڵاو کراوەتەوە. من زۆر سپاسی هەمووان ناکەم کە لە پشتی چاپکردنەوەی ئەم دیوانە بوون و هونەرمەندان و ئەدیبانێکی جوانی خەڵکی شاری هەولێر ئامادەی ئەم مەراسیمە بوون. ئەم دیوانە پێشتر وەرگێڕا بۆ سەر زمانی ئیتالی و فەڕەنسی و سویدی، ئێستا لە هەوڵداین وەری بژێڕین لەسەر زمانی ئینگلیزی. ڕێگام سەودای تەنیاییە و کەسێک نایە بۆ سەردانم، ئیتر چی بکەم لەم تەمەنە کە لە هەمووی پەشیمانم. لە گریانی مناڵیمە پێکەنینم بە خەم ئەهات، کەچی ئێستا خەم دەریایە و بۆ کەنارم شەپۆ لەدات.